باز لە بابەتێکی تەندروستێکین قسە لەسەر لاژانە سەرەکەین یاخود لاسەرێشە ڕەنگە زۆری نەمان ڕۆژانە یاخود چەندین جار ڕوبەڕووی ئەم حاڵەتە ببێتینەوە بابزانین مەبەست لە لاژانە سەر چییە هۆکارەکانی دروستبوونی بۆ چییە گەڕێتەوە لە چ کاتێکا گرنگە کە ئەم حاڵەتە دووبارە بووە ئێمە سەردانی پزیشکی پسپۆرت بکەین چارەسەرەکان بۆ ئەم بابەتە چیە بێت وی کە زانیاری ورد لەسەر ئەم بابەتە وەرگین ئێستا زۆر بە خۆشحاڵم یانداری بەڕێز دکتۆر دیار نەجیبمان کردەوە کە بەڕێزیان پسپۆڕی نەخۆشیەکانی مێشکو دەمارن دکتۆر گیان سڵاو لێبێ و زۆر بەخێر بێت سەرچاوان دکتۆر وەکو دەستپێک با پێناسەیەک بۆ لاژانە سەرکەین بزانین مەبەست لێ چییە؟ طبعا ساکە باسەکەین لە ژانەسەر خۆی نێ پێناسەکەی خۆی بەخۆوێتی باسەکەین لە ژانەسەرێک کە لایەکی سەر بگرێ ئەوەی کە جایە کاتۆی لە ژانەسەرەکانی تر عادەتەن بیاوتانی هەموو سەر ژانەسەریە بێ ساکە باسەکەین ژانەسەر باسەکەین لە بیاوتانی هەموو سەرەگرێ یاوتا بەشێک بەسیانی تایبەتە بە پێشی سەر یاوتا بەشێک تایبەتە بەس بە پشتی سەر مەسەلەن هەریەکە لەمانە چ بڵێن لا ژانەسەرەکە بێت و چ هەموو ژانەسەری بڵێ ساگشتی بێ هەر خۆی بۆ خۆی لە سەرەتا فکرێک تاتێ پەیامێک تاتێک کە ئایا سەرچاوی ئەم ژانەسەرە چی بێ مەسەلەن عادەتەن یعنسا ژانەسەرەکان ئەسا وەکۆی جەنابیشت لە سەرەتا باست کرد زۆربەی زۆرمان ژانەسەرمان هەیە زۆربەی زۆرمان ژانەسەرمانێ و هۆکارەکانیشی لەوانەیە بڵم لە بچووکترین هۆکارەوە هەتاکو و باوترین نەخۆشی کێسا کۆرۆنای هەموو یەکا بە ژانەسەر عادەتەن کە ئەو سا ژانەسەرەیەت ئێمە بۆی کە ئەو ژانەسەرە بۆی کە تەشخیصی بکەین چکە خۆینێ دەستیشاندکردنی نەخۆشیەکەت هەنگاوێکی سەرەکەی بێ بۆ دۆزینەوەی چارەسەری گونجاو بووی عادەتەن کە لە پرسیارەکانێکی شوێنی عنی ئەو ژانەسەرە کوێیە ئایا ئەم ژانەسەرە تەشەناکە مەسەلەن یاسا نەخۆشی ئاڵێ یەکەم جار من لایەکی سەرم ژانەکە دوای بێ بە هەموو سرم یاوتانێ پشتی سرم ژانەکە دوایێت بۆ پێشی سرم دکتۆر ئەم لاژانەسەرە خۆی نەخۆشییان نیشانەیە بۆ بوونی نەخۆشیە هەموو ساژانەسەرەکان نیشانن بۆ بوونی نەخۆشی تر یانسا ئێمە خۆمان نەخۆشیمان نێ بە ناوی نەخۆشی ژانەسەر ئاتن کە ژانەسەرتە بێ نیشانەیە کە کێشەیەکی تر هەیە و بە ژانەسەر دەرەکەوێت بۆشە هۆکارەکانی زۆر وەکوی کە باسم کرد لە بچووکترین حاڵەتەوە لە بێتاقەتیەک لە گەرمایەک لە کەم ئاو خواردنەوەیەک لە مانوبوونی چاوێک لە کزیەکی چاو هەتاکو قورسترین نەخۆشی جەڵتەی مێشکە کۆرۆنایە مەسەلەن سا نەخۆشە شێرپەنجەیەکان هەمویان بڵسا کەم تا زۆر بەشێک لە کۆنیشانەکانی کە دەرەکەوێت لە نەخۆشەکە بە ژانەسەرە لەبەرەوە دیاریکردنی شوێنی ژانەسەرەکە لە کوێوە سەرچاوە ئەگرێ ژانەسەرەکە چۆن دەست پێەکە ژانەسەرەکە بە چی دەست پێەکە بە چی باشە بێ ئەمانە هەمووی خۆی بۆ خۆی کۆمەڵێک کۆمەڵێک بڵێنێ هێمای بڵێنێ گرنگ تاتێ بۆ تەشخیصکردنی نەخۆشی یعنی کە مشکلی ئێمە کە وەکو نێ دکتۆر مەسەلەن مەسا کە برادەرێک کە نێ هاوڕێکت بە تەلەفۆن پێتەڵێ من سەرم ژانەکە ئەو یعنی وازانی تر کەوتی من سەرم ژانەکە ینی بەس یەک نەخۆشی ژانەسەر هەیە بەس تۆ بۆەوەی کە بگێتە تەشخیصی ئەو نەخۆشی ژانەسەرە کە لەوانەیە تەشخیصێکی زۆر بەسیط بێ بڵێنە تەنها بە خەوتنێک و بە بڵێن ینی بە خواردنی دەنگێک پاراستۆڵەوانەیە هەر بە خواردنی 2 کوب ئاو ژانەسەرەکەت باش بێ حتاکو لەوانەیە کێشەیەکی نییە گەورەتر بێ کە لەوە چه پێویست بە نەشتەرگەری بکە و پێویست بە تەداخلی نەشتەرگەری بکات و دەرەنجامەکەشی خراپ بێ لەبەرەوە عادەتەن سەرەتایەکی باش بۆی کە تەشخیصی ژانەسەرەکە بکەی ئەوەی بزانین لەکوێ ئەم ژانەسەرە دەست زۆر باشن کەواتە دکتۆر بە دیارترین هۆکارەکان و لە کەسێکەوە بۆ کەسێکی تر جیازیەکان چییە؟ عادەتەن سا دیاری بەسا باوترین هۆکاری لاژانەسەر ئەوەی کە بێ پێڵێن شەقیقە لەستا خۆشی شەقیقەش هەر لە شوقەوە هاتووە شەق جوزئێکە میگرین بڵێن عادەتەن خۆی لە شەقیقە لە ئافرەت و لە پیاوە فەرقەکە لە پیاوە حاڵەتێک نێ تایبەتیمان هەیە لە شەقیقە ئەس پێوترێ هێشووی ژانەسەری نە هێشووی ژانەسەرەکە خۆی ناوینێ هێشوویە لەبەری کۆکو هێشوویەت ئەیە لەسەر بەڵام لە ساسە تەنها لایەکی سەر ئەگرێتەوە کەواتە ینی ئەگەر لە بڵێن یانسا لە نێرێکە بەتاختە نەرایەکی سەری ژانکە زۆربەی کات عەقڵمانەچێ بۆ ئەو ژانەسەرە هێشوویە ناوەکەی خۆی جیاوازە لە لاژانەسەر بەڵام سان گرنگترین نیشانەکانیەوەی کە تەنها لایەکی سەر ژانەکە بەس ینیسا ئەوەشی کە برسا گرنگە لە شەقیە باسیکەین کە باسەکەین لاژانەسەر باسی لای ڕاست و لای چەپ ناکەین لەبەرەوە واردە تۆ کە کاتێک کە ئەو سا لاژانەسەرەتە بێ
کاتێک ئەو نەخۆشی شەقەتێ بێ جارێک لای ڕاستت بگرێ و جارێکیش لای چەپت یعنی بگرێ ئەمە خۆی بۆ خۆی فکرێک تاتێکە پێچەوە باوترین جۆرەکانی نەخۆشی بێ یعنی مە باوترین جۆرەکانی لاژانە سەرە جۆرەکانی تر عادەتەن ئێمە کە مەسەرسا کە لاژانەسەری هەبێت و کە یەکێک لەو سان نەخۆشیە سیستماتیکانە نەبێتەوەکو شەخیخە بیرێکنەوە لە هۆکارێکی لۆکاڵی بیرێکنەوە لە هۆکارێک کە پەیوەندی بە ئەو شوێنەوە هەبێ مەسەلەن گەرتۆت هەوکردنی بۆشایە هەوایەکان گیرفانە هەوایەکانی دەموچاوت هەبێ لایەکی سەرت ژانەکە مەسەلەن گەرتۆت کێشەیەک لە فەقەراتی ملتە هەبێ لایەکی فەقەراتی ملتە بێ لایەکی سەرت ژانەکە مەسەلەن ئەگەر کێشەیەکت لە ماسوولکەکانی لایەکی سەرتا هەبێ ماسوولکەکانی لایەکی سەرتا هەبێ لایەکی سەر ژانەکە حاڵەتێکی تر کە هەیە ناڵم زۆر باوە بەس خۆینی هەیە عادەتەن سەوفانی جونگەکانی دەم مەسەلەن لە کاتی قسەکردنا لە کاتی نان خواردنە لە کاتی جوینی پاروی جیڕا کە لاژانەسەرێکت بۆ هی نەبێ لاژانەسەرێک علاقەی بۆی کە ئەم جونگەیەت تووشی نەسەوەفان بۆ ئەم یعنی جونگەیت وەکو هەر جونگەیەکی تری جەستە جونگەی قاچە جونگەی دەسە جونگەی ملە ئەم سا جونگەیش تووشی نەسەوەفان بێ واریدە لاژانەسەرت پێ دروست بکە بەس خۆی عریز بێگومان کە باسکەین لاژانەسەر جارێکە شێڵێمەوە لاژانەسەر نەخۆشی نییە نیشانەی نەخۆشیێکی تر باشە کاتە دکتۆر لە چ کاتێکە گرنگە ئێمە سەردانی پزیشک بکەین ئەگەر بێت و تووشی هەر لاژانە سەرێک وێن ڕاستە خۆ گرنگە کە ئەو کاتە سەردانی پزیشک بکەین یاخود کەی گرنگە عادەتەنەوەی کە عادەتەن خۆی لاژانەسەر بە تاکتەنیا لاژانەسەر نیشانەیە کە نەخۆشیەک هەیە بەس ئەگەر سا باسکەین لە هەموو ژانەسەری ژانەسەری گشتی مەژنێ نەخۆشی بێ واردە تۆ هەموو سەرت جانکە هەموو سەرت جانکە وسا نەخۆشیش نەبێ هیلاکیە مانوبوونە سترێسە گەرمایە ڕووناکیە عادەتەن زۆربەی زۆری ژانەسەرەکان ژانەسەر پێویستی بە چارەسەر نییە زۆربەی زۆری ژانەسەرەکان پێویستی بە چارەسەری خودی ژانەسەر نییە پێویستەکە ئەگەر زۆر دووبارە بوویەوە و حاڵی حسابی شتێکی واکەکرێت لە دوای باسیکەین ئەکرێ بە دوای چارەسەرا بگەڕێت بەس خۆی لاژانەسەر خۆی بۆ خۆی بە تاقی تەنیا یعنی ئەگەر تۆ هەمیشە لاژانەسەرت هەبوو مەسەلەن دووسێ جار هەر بە لایەکی سەرت جانی کرد بێگومان باشترەکە بە دوواداچوونێکی بکەیت بزانی هۆکاری چێک کە بە تەنها لایەکی سەر زۆر باشە دکتۆر لەگەڵەوەی کە تۆڵی هەندێک زۆرینەیان لەوانەیە چارەسەری نەوێت بەڵام زۆر کات ئێمە بینی کرد کۆمەڵێک دیاردەهەیەک ڕۆژانە کردومانە بەخوو لەگەڵ خۆمانە من حەزەکەم بەڕێستان ئاماژە بۆ بن ینی بانی هەڵەسم من ئەزانم کە شەو باش نەخەوت و بکەم خەو بووم و ئازانم ماندوو بووم بە ڕۆژەکەی بەڵام هەڵەسم سرم ژانەکە ئێستا بەداخەوە من حەزەکەم بووی کایتر خەڵک لای ڕوون بێ ئەم پاکەتە ڕسمی ئەوەی لەسەرە یەک دەنگ بخۆ 5 دقە ناخیانێ تۆ چاکە بی بەڵام دواییتر نازانێ ئازارەسەکانی چیەکە بێ لەسەر دەست ئایا ئێمە کە ئازارین زۆر بێم ئازاران نەپێویستی بە چارەسەر نییە بەڵام ئێمە پەنا ئەبین بۆ ئەم جۆرە دەرمانانە بەبێ ئەوەی هیچ پزیشکێک پێمان بڵێ بەکاری بێنە ئەمە گرفتە یان گرفت نییە من ینی سەرتا کە باسکەم ینی لە ئازار سەرەتا کە زانستی پزیشکی دۆزراوەتەوە بۆ چارەسەرکردنی ئازارە گرفتترین کێشەی بەش مرۆڤایەتی گرفتترین کێشەی مرۆڤایەتی بریتێ لە ئازار هەمومان نەکەر بۆ مەسەلەی ژانەسەر ئازاری ناوسک ئەدبا بۆ چارەسەر ئازاری چاو ئەدبا بۆ چارەسەر ئازاری قاچ و دەست و سەر ئەدبا بۆ چارەسەر لەمەسا کە باسکەین لە ئازار باسەکەین لە گرنگترین گرفتی پزیشکی کە ئێمە هەمومان ئەمانەی ژیانێکی بێ ئازار بژین کۆمەڵە زۆر نەخۆشی هەیە کۆمەڵە زۆر نەخۆشیەیە کە ئازاری لەگەڵان نییە زۆربەی زۆری ئەوە نەخۆشیانە درەنگ دەستنیشانەکرێت ئەوانەی کە ئازاریان لەگەڵان نییە ئەوانەی کە گرنگ نین بەلاتەوە ئەوانەی مەسەلەن ئەستا تۆ بۆ دان ئێشە بڵێن ئەسا بۆ دان ئێشە یەکسەر ئەچی چارەسەری دارتەکەیت بەس تۆ ناپرسی کە ئەم دان ئێشەیە یەکەم جار کلۆر بۆ کلۆرەکەی گەر لە بیدایە تا سەرەتا چارەسەرت بکردایە نەگەیشتە ئەوەی کە دانە بکێشیت و قەدەی عەسەب بکەیت و نازانم چی و نازانم چی لەبەرەوە کە باسەکەین لە ئازار یانسان لەلایەکەوە ناکرێت گلی لە خەڵک بکەین کە هەمومان نەمانوێ ژیانێکی بێ ئازار بژین ئێستا زۆربەی زۆریشمان بەشێکی زۆر خەڵک کە ناچێت بۆ لای ڤاکسین لە ئازارەکەی ترسێ نەوەکوی لە ماکەلاوەکیەکانی ڤاکسین بترسێ هەمومان مەسەلەن کە مەسەلەن یعنی کە پرۆسیجەرێک لە ژیانمانە ئەنجام نادەین کە نەشتەرگەرێکی گرنگ بێت و پێتەڵێنێ گرنگە بیکەی بەست و ناکەی وەڵا خۆ ئازارم نییە ماین کە دوو مانگش لەگەڵیانە ئەڕۆن وەڵا خۆنەی ئازارم نییە قەیچێکە بە هەر باوەکو خۆی بێ کێشێکم نییە کە باسکەین لە ئازار باسەکەین
سەرچاوەی زانستی پزیشکی بۆ چارەسەرکردنی ئازار دروستی عنی بووە. طبعا من پشتە بەسێ بە ڕۆشنبیری پزیشکی لەو کەسە تاکو چەند ڕۆشنبیری پزیشکی هەیە بۆ چارەسەرکردنی ئازارەکانی. ئازارەکان بەشێکن لە جەستەی ئێمە بێت تێبگەین. ئازار یعنی بەشێکە لە جەستەی ئێمە. وەزیفەی بڵێن یاسا فەرمانی کۆئەندامی دەمار نەقلکردنی ئازار و ژانە بۆ مێشک بەڵگەی کۆئەندامی دەمارەوە هەستی عنی بە ئازارەکە. بوونینە ئازار لە جەستەتە هەستکردن بە ئازارێکێکە لە نیعمەتەکانی کە نیشانەی هێشتا کۆئەندامی دەماری تۆ ئیشەکە نیشانەیە کۆئەندامی دەماری تۆ بە فەرمانی ڕۆژانی خۆی نێت هەڵەسێت. ئێمە لە نەخۆشی شەکراکە و کەسانی کە شەکریان هەیە یەکێک لە هەرە گرفتە گەورەکانی نەخۆشی شەکرا لەوەسا کە ئازاری نامێنێ. یاسا بۆ نمونە ئازاری جەڵتەی دڵ یەکێکە لە سەختترین ئازارەکان کە جەستە تووشێ بێ کەواکە کە هەناسەت نەبێت ئەو کەسانی کە شەکرانێ هەست بە ئازاری جەڵتەی دڵ ناکەن. پێوترێ سایلنت پێوترێ جەڵتەیەکی دڵی خامۆش. دڵەکە لە وەزیفە کەوتووە جەڵتەکە لێیاوە بەسخۆی کابرا لەبەروی شەکری هەیە دەمارەکانی لە ئیشوکار کەوتووە دەمارەکانی بە ئەرکی خۆیان هەڵناسن لە نەقلکردنی بەڵێسان ئازارەکە لەبەرەوە هەستی عنی بە ئازار ناکات. لەبەرەوە زۆر کات بوونینە ئازارەکە خۆی بۆ خۆی ئێمە خۆی کە نەخۆشیکی شەکرەمان هەبێت و کە بێتە لامان و بڵێ هەست بە ئازار ئەەکەم لە قاسمە ئازار نەوە کوشتی تر جیاوازە لە سووتانە و جیاوازە لە هەستی نامۆ بەسا کە هەستکەم بە ئازار لە قاچار ئێمەسا بە خۆشحاڵی گوێ لەو قسەیەگرین ئازانین کە دەمارەکان سەر لە نوێ کەوتونە تۆ جوڵە لەبەرەوە حتاکو چەندێک ڕۆشنبیری پزیشکیمان زیاتر بێ کە مەرجنی هەموونی ئازاری پێویست بە چارەسەر بکە ئازار بەشێکە لە جەستەی تۆ ئازار بەشێکە لە پێکهاتی جەستەی تۆ جەستەی تۆ وا دروست کراوە کە هەست بە ئازار بکە لەبەرەوە مەرجنی هەموونی ئازاری خراپ بێ لە کاتێکا تۆ بە دوای چارەسەرگەری بۆ ئازار لە کاتێکا کە ئەم ئازارە کاریگەری لەسەر کاری ڕۆژانە هەبێ ناکرێ من هەموو ڕۆژێک بەلا ژانە سەرەوە هەسم لەخەو ناکرێ من هەموو ڕۆژێ ژانە سەرم هەبێ ناکرێ من هەموو ڕۆژێ من سکم ژانکە ناکرێ من هەموو ڕۆژێ گورچیلەم ژانکە ناکرێ ئەمە بەس خۆواریدا ئەکرێ ئەمڕۆ من ئاو کەمە خۆم و گورچیلەم تۆزێ ژانەکە بەیانی ئاو زیاتر خۆم و ژانەکەم نامێنێ ئەکرێ من ئەمڕۆ شێوازی خواردنم گۆڕاوە من فێرنیم خواردنی قورس خۆم من گەدەم فێرنی خواردنی قورس بەهارێت مەسەلەن ئەمە ئێسا کە یەکێکمان کە کرێکاریمان نەکرد بلۆکمان پێ هەڵناگیرێ کە بلۆکە هەڵگرت بەتێکن ماسوولکە تەشەنجەکە بەس بە معنایەوە نێت تۆ نەخۆشیت معنای کارێکت کردووە لە دەرەوەی توانای خۆت چاوەڕێ بکە خۆی بە سروشتی زۆربەی زۆرینی ئازارەکان چارەسەرەکرێت لەبەرەوە پەنابردن بۆ چارەسەرینی ئازار ڕاستە و خۆ بێگومان کارێکی هەڵەیە باشە دکتۆر ئەمە جیاوازیەک بکەین لە نێوان ئەو ژانەسەرانەی کە لە شەوا هەیە لەگەڵ لە دەستپێکی ڕۆژاکەت و هەڵاستی لە خەو ڕەنگە لە شەوەکە هیچ کێشەت نەبوو بێ بەڵام بەیانی بەلا ژانەسەرێکەوە خەبەرتە بێتەوە ئەمە نیشانەیەکی مەترسیدارە ئەگەر بێت و تۆ بەلا ژانەسەر خەبەرە بێتەوە یاخودنا ئەگەر ژانەسەرەکە هۆکار بێ بۆ بەخەبەربوونەوەت لە خەو هۆکار بێ بۆ وریاکردنەوەی مێشک لە خەو بێگومان ئەمە نیشانێکی مەترسیدارە ئەگەر تۆ خەوتیت عادەتەن خۆی زۆربەی زۆری ژانەسەرەکان هەموو سەرباسەکەم بەگشتی زۆربەی زۆری ژانەسەرەکان لە کاتی شەوە هەیە لەبەروی کاچیتە ناوجێگا لەوانەیە نەخەوی یەکسەر لەوانەیە شوێنی خەوەکەت نەگونجاو بێ و اینجاز بیرەکەیتەوە لە ژیان و ئەمڕۆ کێ قسەی پێوتی تو تۆ قسەت بەکێ و تۆ ئەمڕۆ تووشی چ کێشەیەک بوویت و چ کێشەیەک لە ڕێگە تا چارەسەر بکەی بێگومان مێشک یعنی بەو بیرکردنەوە بەو یعنی مانوبوونەوە ژانەسەرەگری ژانەسەری شەو مەترسیدار نییە بەس خۆی ئەوەی کە ئێمە یاساوەکوونی ئاماژەیەکی خەتەر ئێمەسا کۆمەڵی ئاماژەمانەی پێوترێ ڕێد ئەوە فلاک یاست پێوترێ ئاڵای سوور یعنی نیشانەی سوور کەمسا نیشانە سوورانە هەبێ پێویستەکە ئەو کەسە سەردانی پزیشک بکە یەکێک لە ڕێد فلاگەکان یەکێک لە نیشانە سوورەکان ئەوەیە کە ژانەسەر بەخەبەرت کاتەوە یعنی نەک تۆ هەستی لەبەرەوەی تینوتە و ژانەسەرت هەبێ نەک تۆ هەستی لەبەرەوەی کە بچی بۆ توالێت و ژانەسەرت بێ ژانەسەرەکە خۆی بەخەبەرت کاتەوە ژانەسەرەکە بەخەبەرت کاتەوە نیشانێکی مەترسیدارە بە شێوەیەکی گشتی ژانەسەری سەر لە بەیانی مەترسیدارە بە شێوەیەکی گشتی چکە خۆی متوقعە واسا چاوەڕانکراوە تۆ خەوتویت ئەبێت تۆ ئیسراحەتت کردبێ کاتە وا چاوەڕان کراوە کە تۆ هەسای لە خەو ژانەسەرت نەبێ وا چاوەڕوان کراوە بەس ئەگەر تۆ بە ژانەسەر هەستی لە خەو لە کاتی ئەسان لە خەو ژانەسەرت هەبێ ئینجاگەر ژانەسەرەکە توند بێ جاگەر ڕشانەوەی لەگەڵا بێ جاگەر گەشتخواردنی لەگەڵا بێ جاگەر تای لەگەڵا بێ مەسەلەن جا ئەگەر ڕقبوونی ملی لەگەڵا بێ مەسەلەن یاوە تا جەستت نەتوانێت ئیش و کارەکان بکە
گۆڕینی ئاستی هۆشیاری لەگەڵا بێ ئەمانە هەمووی بە نیشانەی سووردا ئەنرێن کە ئەگەر ژانەسەر لەگەڵ ئەم نیشانانەی ترا هەبوو پێویستە کە سەردانی دکتۆر ڕووناکی هیچ کاریگەری هەیە لە دروستبوونی سەرێ شەڕەنگە زۆر کەسە بێ بڵێ ئەگەر من شوێنەکەم تاریک بێ خود لە شەوا بێ ئەگەر ڕووناکی نەیە لە چاوەکانم هەز بە سەرێشە نەکەم بەڵام ئیتر لە کاتێکا کە ڕووناکە بێتەوە دنیای خۆت کە گڵۆپێک لە ژوورێکا داگرسێنە هەستکا سەرێشکی بەرەبەرە زیاترەکە ئەمەیان چییە؟ عادەتەن سا ژانەسەر بە ڕووناکی یان ینی بەمانوبوونی چاو یا تا بە کەسبوونی چاو دوو هۆکاری هەیە هۆکارێکی بەشی هەیە بە هەستی بینین نیشانەوەی بینینی تۆ تەواو نییە وێنەکان بەڕوونی ناگاتە مێشک ئەو کەسانی کە چاویان کزە وێنەی تەڵخە بینن ئەو کەسانی چاوێکیان کزە و چاوێکیان ڕوونە هەم یعنی وێنەی تەڵخە بینن مێشک بە وێنەی تەڵخ رازی نابێت پێویستەکە کە ئەو وێنەیە ڕوون بێ بۆی مێشک لی تێ بگات لەبەرێ دوو ڕێگەی هەیە یعنی منێ هۆکارێکە بۆی کە بە ڕووناکی ژانەسەر بگری یاوە تا مەسەلەن تۆ یاری بە چاوەکەی ماسوولکەکان فۆکەسەکەی وەکو هاچۆن ئێمە بە مناڵی لە بەرسا لە کارتۆنێک لە کونێکی بچووک وێنەکانت بۆ گەورە و بۆ ڕوونتر دەکرێت علاقەی هەیە بە شکانەوەی ڕووناکی و یعنی بە فیزیایی ڕووناکی بۆی کە تەنەکان بە ڕوونتر ببینی بەشێکیان تۆ کە چاو دواب بچووکەکەی تۆ کونەکە دروستەکەیت بۆی کە تەنەکان بە ڕوونتر ببینی لەبەروی مێشک داواکە وێنەکان بە ڕوونتر ببینێ ئەگەر سا وێنەی تەڵخ بگاتە مێشک ژانەسەر ئەگرێت لەبەروی تێناگات لە ئەو وێنانە یا ئەوە تا خودی مێشک خۆی هەستیار ئەبێ بۆ ڕووناکی ئێمە لە حاڵەتی شەقیقا میگرین لە حاڵەتی هەوکردنێک بەرسا هەوکردنی پەردەکانی مێشک لە حاڵەتی هەوکردنی خودی مێشک خۆی هەستیاری بۆ دەنگ و بۆ ڕووناکی زیاکە لەبەرەوە بە دەنگەدەنگی بەرز و بە ڕووناکی لەبەرەوەی ئەمە وروژێنەر ئەبێ بۆ مێشک و تۆش مێشکت لە ئەساس ئامانووە علاقی بە چاو نییە ئەو لەو کاتی علاقی بە ڕووناکیوێ لەو کاتە کە وروژێنەر ئەبێ بۆ مێشک پێیمانوە بێت و ژانەسەر ئەگرێت لەبەرەوەی کە لە سەرەتا باسم کرد هۆکارەکانی ژانەسەرت پێ دروستەکە و هۆکارەکانی ژانەسەرت پێ باش ئەکا ئاماژەیەکی باشمان ئاەتێک ئێمە بە دوای چ جۆرە نەخۆشێک بگەڕێن و کە پێ ئەچێ لە چ جۆرە نەخۆشێک نزیک بین تاکو زۆر نەخۆشێکی تر یەک پرسیاریکە کە ئێستا دیارترینە هەنی باوترینە هەندێک کەس بەوەی کە ئەنەی کێشی لە شیان داوەزێنن دکتۆر ئێستا بۆ هێنمەوە سەر بابەتەکەی کە پەیوەندی بەسەرمانەوە دوورەکەوێتەوە لە زۆربەی خۆراک یعنی زۆر جار ڕۆژەکە لەوانەیە ژەمێکی کەم خوا بەڵامەڵێ مێشتم خەریکاتەخێ سەرمێش ئایا خواردن کاریگەری هەیە لە دروستبوونی ئازاری سەر ئێمە مثال هەموو جارنی وتومە و هەموو جارێکی شێڵە پێویستە هەمومان هەموو جۆرە خواردنێک بخۆین باش یەک خاڵی دوو لەوانەیە من یعنی لە بۆچوونی خۆمەوە کە پەیوەندی بە مێشکەوە هەبێ جیاواز بێ لە بۆچوونی پزیشکێکی تر کە پەیوەندی بە ڕیخۆڵەوە هەبێ جیاوازە لە بۆچوونی پزیشکێکی تر کە پەیوەندی بە دابەزینی کێش عنی هەبێت کە بەردەوام پرسیارانە لەو پزیشکانە کرێ با بزانین بەڵێ ئێمە سا شێوازی ژیانمان چی عنی هینە چی عنی لە دیارێکا کە شێوازی ژیانمان چۆن بێ ئامانجمان لە ژیان چییە ئامانجمان لە ژیانمان چییە ئەتوێت تۆ لە شولارت باریک بێ یان نەتوێت تۆ قەڵەوبی ئەتەوەی مشکت بە باشی ئیشکە یان نەتوێت لە شولارت باریک بێ گرنگترین خۆراکی مێشک و تەنها خۆراکی مێشک جارێکە شەلمەوە تەنها خۆراکی مێشک بریتێ لە شەکر بریتێ لە شیرینی بریتێ لە گلوکۆز تەنها خۆراکی مێشک یعنی مێشک بە تاقی تەنیا شەکر وەرەگرێ مێشک خۆراکی تر وەرناگرێ مێشک پرۆتین وەرناگرێ مێشک چوری وەرناگرێ مێشک مەسەلەن باقی جیاواز جۆرەکانی تری خواردن لە قوڵ ناکە مێشک یعنی تەنها شەکرە وەرەگرێ ئێمە کە سیستمی کیتۆ ئەەکەی کیتۆ فێڵەکەنی لە مێشکێکی لە کیتۆ نابێت تۆ شەکر بخۆیت ئێستا مێشکی شەکری شەکری ئەوێلێت ئێم شەکر چۆن یعنی دروستەکرێ مێشک فەرمان بە جگەر ئەکا کە چەورەکانی جەستە بتوێنێتەوە لەبەرەوەی شەکر وەربگرێ بۆ خۆی بۆیە تۆ چەورەکانی دەتوێتەوە و زەعیفە بی گرنگترین شت لە خۆراکە مێشک یعنی بە تاقی تەنیا لەبەروی مێشک بە شەکر ئەژی زۆر کات یعنی منەڵم مێشکمان خاوەنمانە ئێمە خاوەنی مێشکمان نین مێشکمان تەحکوم بەسەر جەستەماناکە ئێمە تەحکوم بەسەر مێشکمانە ناکەین مێشک تەنها خواردن کە گلی باتەوە لە خۆراکەکانی کەی خۆی بە تاقی تەنیا بریتێ لە شەکر بۆی خەڵک بە شەکر قەڵەوە بێ خەڵک بە شەکر چوری بەرزەوێ لەبەرەوەی مێشک شەکر بە شێوەی چوری هەڵەگرێ تۆ هەمومان ئاسا بەسەرمان هاتووە هەمومان بەسەرمان هاتووە کاتێک کە خواردنێکی چەورە خۆی بێنان کاتێک کە خواردنێکی چەورە خۆی لە دوای ساماوەیەک حەز بە خۆ بەتاڵکردنەوە کەیت و حەزەکەی کە خۆت بەتاڵاکێتەوە بەس کەس لە دوای شیرینی خواردن حەزی لە خۆ بەتاڵکردنەوە نییە
ئەسڵ خۆی نەخۆشی شەکرە بۆچی لە جەستانی دروستە بێ لەبەرەوەی مێشک بە هیچ شێوەیەک نایەڵێ شەکل لە جەستە دەرچێت نەبەرەگەی میز نەبەرەگەی پیسایی نایڵە شەکل لە جەستە دەرچێت لەبەرەوە شەکرە کۆ بێتەوە لە خوێنە ئەنسۆلینیشمان نییە بۆەوەی کە میتابۆلیزمی شەکر ئاسانکە حتا خۆی جۆرێک لە چارەسەرەکانی نەخۆشی شەکرە ئەوەیە کە ڕێگەبەی بە گورچیلە شەکرە زیایەکە فرەیە کە شەکری زیاد فرەیە شەکر لە خوێنەدا ئابازە و لەبەرەوەی کێشێک لە شەکر نابێت لەبەرەوەی مێشک بە تاقی تەنیا شەکر وەرەگرێ میوە ئەخۆی شەکرەکەی وەرەگرێ برنجە خۆی شەکرەکەی وەرەگرێ کەبابە خۆی پرۆتین و چەوریەکە ئەکا بە شەکر و وەریەگرێت هەمومان بڵێن بە حاڵەتی برسیبوونا ڕۆیشتوین وڵاتەکانی کە برسیبوونی تیا باوە ئەوانەی کە ئێمە پێڵێن مەجاعە یاسا خەڵکە لە حاڵەتێکی برسێتیە بڵێن ئەسای برسێتیا بێ ئیشەکان مشکی بەس خۆی ماسوولکە بە جەستەوە نامێنێ ئیشەکان مشکی بەس هیچ ینی چاورێک لە جەستیان نامێنێ علامەتی چییە؟ کەمێشک بۆ وەرگرتنی شەکری خۆی پێویستی بە حەزم باش دکتۆر لەسەر ئەوەی کە باسی شەکرەکەیت و گرنگی شەکر بۆ مێشک هەندێک خەڵک هاوڵاتیان هەمووی بەگشتی ئەڵێ باشە من شەکر بەکار نایەنم بەڵام لە بری ئەوە خورما خۆم ترێ خۆم هەنجیرە خۆم بری ئەوە گرێتەوە یاخود تا ڕادەیەکی باش ئەوە فکرێکی زۆر عنی باشە ئەکرێ عنی تۆ کە ئەگەر سیستمیکی تۆش تەبا من تەداخل ناکەم چکۆری ئیشیان من نیە و باش نەبێ بەوە ئەکرێ ئێمە سەر خۆمان نەڵێت میوەی شیرین بخۆ بەیانیان بیخۆ لەبەرەوەی بە ئاسانی شەکرەکەی سەرفەکەی بەس ئەگەر تۆ میوەی شیرینت بە شەوان خوارد شەکرەکە بە شێوەی چەوری هەڵەگیرێ لە جەستەدا قەڵەوە بیپێ لەبەرەوە میوە سەرچاوەیەکی زۆر باشە بۆ شەکرێکی ئاسان خواردن بۆ شەکرێکی ئاسان وەرگرتن لایەن خانەکانی مشکۆ بۆ شەکرێکی ئاسان وەرگرتن لایەن خانەکانی جەست زۆر باشە دکتۆر باکەمە قسە لەسەر کافاینیش بکەین بە تایبەت چا لە لای خۆمان زۆر باوە ڕەنگە زۆر کەس هەبێ سەری بێشێ بڵێ هینی ئەوەیە ئەمڕۆ چام کەم خواردوێتەوە بەڵێ چا تا چەند کاریگەری هەیە یاخود کافاین تا چەند کاریگەری هەیە لەسەر کەمبوونەوەی ژانە سەر مادەی دێمسا کۆمەڵە مادەمانەیە پێوترێن وریاکەرەوە ئێمە سادەمان کاتی خۆی کە تەلبە بووین بە چا سعیمان نەکرد لەبەرەوەی کە مێشک وریا ئەکاتەوە مێشک کە وریاکەرەوەی زۆری وەرگرت طبعا ئەمە هەر بێژگە لە کافاین ئەم بڵێنێ مەشروبی تاقە هەیە ئەم ڕێدبۆڵ و ئەو بەزم و ڕزمانە مەشروبە وزە بەخشەکان ئەمان سا جەستە کە ڕاهات لەسەری کە مێشک ڕاهات لەسەری نەکەر بە کافاین نەکەربەوە ئێمە سا جۆرێکی تایبەتمانەیە لە ژانەسەر لە ئەنجامی خواردنی حەبینە ئازارشکرد یعنی ئەگەر تۆ هەموو ڕۆژێ پاراستۆڵ بخۆی هەموو ڕۆژێ پاراستۆڵ بخۆی ئێتنی جەستی تۆ مێشکی تۆ بە پاراستۆڵ ڕایە میکانیزمی هەستکردنت بە ئازار بە پاراستۆڵدا ئەمەزێنی لەبەرەوە گە ڕۆژێ پاراستۆڵ نەخۆی نەک تۆ خۆنێت ئازارتە بێت نەخواردنی پاراستۆڵەکە تووشینێت ئازارتەکە بەس ئەگەر تۆ پرۆفین یعنی من نەخۆشم هەیە و زۆریشم هەیە حاڵ حەزری نەخۆشەکەم لە خەسخانە هەیە وایە هەموو ڕۆژێ دوو پرۆفینی خواردووە هەموو ڕۆژێ دوو پرۆفینی خواردووە ئێمە بە ڕۆژ بە دوو ڕۆژ بە سێ ڕۆژ بە چوار ڕۆژ بە مانگ بە دوو مانگ جەستی تۆ لە لیڤڵێک لە ئازار فێر بێ کە بۆ پرۆفینە گەشتۆتە ئەو یعنی لیڤڵە کە پرۆفینت نەما دابەزە لیڤڵەکە زووتر هەز یعنی بازارەکەی مەسەلەی چاش وایە لەکوێ ئێمە طبعا چا بەدەر لە برساشتە خراپەکانی یەکێکە لە باشترین هینەکان خواردنەوەکان ئێمە سادا ئێمە نەڵێن ئەوەی کە کۆمەلگانی ئێمە لە خەڵەفانن هینە ئەپارێز ئێمە کۆمەلگایکی پێشکەوتونی ئەوەی کە ئێمە لە خەڵەفانە بارزێک کە ئێمە مەشروبی سەرەکیمان بریتێ لە چا بەڵام ئەسا جیاوازە ڕۆژی تۆ سێ پیاڵە چاپ خۆی لەوەی کە 6 کوب چاپ خۆی زۆر باشە جیاوازە لەوە لەبەر ئەوە هەموو شتێک بە حەدی خۆی